گفتوگەین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک جەمالوالی بەڕێبەری سامانی ئاژەڵە سلێمانی. کاک جەمال سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێز. بەخێرات سەرچاو. زۆر سپاس مەمنون. ئەم پێشنیارە چییە؟ ئەمە پێشنیارە بیرۆکەیە داواکاریە لە چیوە سەرچاوی گرتووە؟ دووبارە زۆر سپاس. خۆی بە حکمی بوونی چەند ساڵەی و گلەی و گازندەی خاوەن پرۆژەکان کە بەردەوام کە لە زەرەر و زیانەکان ئەمانە پێشنیازی نوێ دەهێنێتە پێشەوە کە خۆی دیار دەکە دیاردەیەکی بڕاستی ناشارستانیە شێوازی سەربڕینخانەکانەوەوانە و پێشتر وازام لە گفتوگوی شابە جەنابتم و دێمە پێشتر لە سنووری سلێمانی لە ساڵی 2005 کە ئەنفلۆنزای باڵندە هەنگاوێکی باشمان بڕی بوو لە سنووری سلێمانیە کە مریشک بە زیندوی نەفرۆشرێەوە لە سەبڕینخانەکانە بەداخەوە ئەو کاتەش گرفتی سەبڕینخانەمان هەبوو کە نەتوانرا کۆنتترۆلی تەواوکە کە حکوومەتێکی گرتەوە تقریبن جۆرێ لەوە ئەمە سس بوو ئەمێنەوە ڕێژەی بەرەمێنانی مریشکی زیاد بوو. گلەی زۆرە زۆر کەس قسە ئەکا لە ڕووی زانستیەوە بەڵام ئەمە تازە نییە بڵێن ئێستا بێ کە ئێمە لە ڕێگەی داواکاری گشتیوە لە پارمانگی شەشەوە نووسراوێکیان ئاراستە کردین کە ڕوونکردنەوە بدەن بۆ ئەم دیاردایە هەر بۆ ئێمەی نەکرد بوو ئەو لایەنە هەموو لایەنە پەیوەنددارانی کە پەیوەندی هەیە بە بابەتی بەرەمهێنانی مریشک و داواکاری گەڵێ ڕوونکردنەوەمان بۆ هەتاکو ئێستا کە ئەم دیاردەیە لە ناو بازار و لە کە نازانستی داواکاری گشتی کێ لە مانگی 6 2024 بەڕوونی داوایە کە هەم بۆ ئێمە هەم بۆ ڤێتەنەری هەم بۆ قایم قامێت و هەم بۆ خۆپاراستنی تەندروستی و بۆ هەموو لایەنە تەندروستیەکان دیارە هەریەکەی بە پێی اختصاص و شێوازی هینەکەی خۆی ئێمە سەبارەت بەمە پێشنیازی خۆمانەوە و وەڵامیشمان داوەتەوە کە ئەمە دیاردەیەکی ناشارستانیە شێوازێکی بە بازارکردنی خراپە بەڵام پێشەوە بینە سەر ئەوەی کە حەلەکەی چییە بۆچی وای لێدێ ئێمە بەداخەوە خەڵکی سلێمانی و هەولێر خواستمان لە دووشت هەیە هەر ئەم خواستەی ئێمە لە مریشکی زیندوو یەک بە زیندوی سەر بەبڕێ حەزی لێ بە زیندوی سەری بڕێ ئەمە خواستێکە ینی پێڵێن ڕغبەی مستەقبل و واریدیشە ینی لە ڕووی زانستیەوە هیچ گرفتێکی نییە دووهەمیان حەزیشمان لە مریشکی قەڵەوە یان زیاد قەڵەوە کە ئەم دوو هێنە نەماتوانیوە ئێشتا فکری خەڵکی خۆمان بگۆڕین کە ئەم دوو دیادێ ئەم دوو شتە وای لێ بکەین کە وەکو وڵاتانی تر بە شێوازی زانستی مریشک بە کێشی بچووک بخۆین و بە زیندوی لە ماڵ و لە گەڕک و لە کۆڵان لە شارەکانە سەر نەبرێنن کە زیانی تەندروستی هەیە کە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی زۆر بابەتی نەخۆشی و ئەوانە زۆر هەڵدراوە بەڵام هەتاکو ئێستا نەگەشتوتە نەتیجەوە ئێمە لە سنووری سلێمانی بەداخەوە کۆمەڵی گرفتمان هەیە لەم بە بازارکردنا کە بتوانین کە لە سەبڕینخانە سەرچکە بەهۆی بوونی سەربڕیندە کۆڵان و وەکردنەوەی هەنێ شوێنی تر بە ناوی سەربڕینخانەوە کە پێچەوانەی یاسا و ڕێنمایی و بابەتە تەندروستیەکانشە لە ناو شارەکە ئەمە هۆکارێک بوون کە نەتوانراوە خەڵکی وەبەرهێنەر بە تەواوەتی دڵنیا بێت سەبڕینخانەی گەورە دروست بکرێت وە لەوێ سەر ببرێت و لەوێ پاشان دابش بکرێتەوە ڕەنگە ئێستا وڵاتیەک بڵێەوە و هەموو دوکانی مریشک فرۆشە هەر دوکانی دووسێک گەنج ئیشی تیاکە تانوێ ئەمە نەمێنێ و هەمووی وەبەرهێنەرێ قازانجەکەی بخوا من نەخێر پرسیارێکی زۆر جوانە ئەوە دڵنیایی دەوێ و ئەوە هەر ئەرکی هەموو لایەکە کە ئەوانەی کە کار دەکەن لەم شتانە پارێزراو بن ئێمە بەرنمەیەکی خۆمان هەیە کە تەقدیمیمان کردووە و ئەگەر لایەنێکی بیاوێت ئەتوانین زۆر بەباشی جێبەجێ بکەین با نمونەیەکت پێ بڵێم گۆشت سەربڕینی هەر جۆرە پەلەوەر و ئاژەڵێک لە نەتیجا خوێن و پاشەڕۆ و شتەکانی تریاتی بۆ گۆشتی سوور لە سەبڕینخانە سەر دەبڕێ و لە ڕێگەی بەڕاد و خەڵکانی تایبەتمەند و دابەژەکرێتەوە بەسەر
سەبڕی خانە گۆشت فرۆشەکانە ئەمە بۆ گۆشتیش مریشکیش بەڕاستی هەمان سیفاتی هەیە و هەمان پرۆسەی سەربڕێنی هەیە ئێمە بۆ ئەمە بەستە هەمان هەنی وڵاتیشمان هێناوە ینی تاوتێمان کردووە لەگەڵ و هاوڕێکانم لە سامانی ئاژەڵا بەرنمەیەکمان هەیە ئەگەر بێتە جێبەجێکردن و بتوانرێت جێبەجێ بکرێ بە مەرجی سەبڕین خانە بەڵام ئەچەند هەرێمی کوردستان وەکو کۆ کێشەی سەبڕێنی نییە چگە لە هەولێر و لە دۆهۆک ڕێژێکی باشتر و ژمارەیەکی زۆرتری سەربڕین خانە هەیە وەک لە سلێمانی و ئەم سنوورە هەرچەند لێرەش ئێمە لە ناو سلێمانیە ئێستا دوانی فەرمی هەیەەوە هەرچەند ڕێگری زۆر دایری تر هەیە ڕێگر بکەینا ئێستا دوانی تریش بەڕاستی هاتبووە هەنێ لایەنی تری پەیوەندیدار هەیە کە ڕێنمایەکانیان لەگەڵ ئێمە دژایەتیشی هەیە جاری وای یەک ناگرێتەوە یەکێک لە هۆکارانەی کە ڕێگرن لە دروستبوونی سەربڕین ئەوانیش لە ژێر دروستکردنا ئێمە پێمان باشە هەم دوکانەکان لە شوێنی خۆیانە بمێننەوە و هەم ئەو کرێکارانەی کارەکەن ئێمە وامان پێ باشە وەریشمان گرتووە لە شوێنەوە ئەم دوکانانە بەو شێوازە مریشک لەوێ سەر نەبڕێ بەڵکو لە ڕووی تەندروستیەوە پاک بکرێ و بەڕاد و مجەمیدەی تایبەتی بۆ دابنرێ مریشک لە سەربڕین خانە سەر ببڕێوە لە ڕێگەی بەڕادی تایبەتەوە شتێکی قورس نییە بابە خەڵک شیرە هێنێ لە وڵاتانەوە تەوزی ئەکەن بە مارکێتەکان ینی شتێکی ئەوە قورس نییە تاکو بتوانێ ئەمانیش لە شوێنی خۆیانەوە لەواتیەوەی خۆی پیسکا بەقاتەوە دەوامکە مریشک هەم بە فرێشی تاماوەی 72 سعات و هەم بە مجەمەدی بیفرۆشێت و کاری خۆشی بکات و هیچ گرفتێکی نییە ویان ئەوانەی کە ئیشی ترسیان هەیە کە ئیشی جملەی هێنانی تەوزیعی مریشکەکەن ئەمان ببن بە وەسیتە لە سەربڕین خانەکانەوە بێنن دابەشیکەن لە بری مریشەکە بە ساغی بێنن بۆ دوکانەکان بە ئەو کاتە بە سەربڕایی و بە فرێشی لە ڕێکاری زانستی سەربڕێ هەم من و تۆ پارێزراوین هەم ئەویش ئیشەکەی لە دەست نادا ینی هیچ گرفتێکی نییە بەڵام ئەمە بە تەنها بە وەزارەتی کشت و کاڵ ناکرێ بەڕاستی زۆر لایەنی تری ئەبێ بێتە ناو ئەم بابەتەوە هەم لە تەندروستیەوە هەم لە شارەوانیەوە هەم لە هەموو دام و دەستگایەکی تر ئەگەر ئەمە شتکرد نابێت تۆ ڕێگە بدەیت بە هیچ شێوەیەک سەربڕین خانە بەدەر لە ڕێنمایی بە هەر ناوێکی ناوەنێ چونکە لە سەربڕین خانە بچووک و گەورەی نییە ڕاستیەکەی یەک پرۆسەیە گەر یەک مریشک سەربڕی هەمان پرۆسەیەگەر 10,000 مریشک سەر ببڕی هەمان پرۆسەیە و هەمان پیسی و هەمان چونکە ڕاستیەکەی لە ڕووی تەندروستیەوە نابێت هیچ پاشەڕۆ و ئاوێکی سەربڕینی مریشک بچێتە ناو هیچ زێرابوو هینێکی زەمان چیە بۆی کە ئەو کۆمپانیایە کە سەربڕین خان با بڵێن سەربڕین خانەکە هەر خۆشی ئەو کاتە نایگەێنێ ینی 50 ئۆتۆمبیل 100 ئۆتۆمبیل دابینەکە و بڵێ هاوڵاتی کێ ئێوێ من بۆ یەگەێنمە ماڵەکە و ئەو قازانجێتی تەبان ئەیترە و کاتام دوکاندارانم و بێکار و من لەگەڵ ئەوە من باسی چەند سەربڕین خانە دەکەم باسی یەک سەربڕین هەڵگی هەرگیز لەگەڵ ئەوە دانین بەڕاستی بۆ کەسێ قۆرخ بکە بەڵام لە نەتیجەشا تۆ دەبێ بەڕاستی ئەم جۆری سەربڕینە نەمێنێ چۆن نامێنێ بەڵام تۆ ئەگەر لایەنی پەیوەندیدار جددی بێ لەسەر ئەمە توانێوانە ئەوانە کۆنتترۆل بکرێت سم لەوەیە نەک وەکو ێستا بۆ منە هزاران گەنج لەسەر مۆلیگەکانەوە تا بە پرۆژێ ڕووناکیێڵێن چەند ساڵیشیان کردو ئێستا کار و کەسابەتێکی تر بدۆزنەوە بۆ خۆیان ئەنی بۆ هیچ بەدیلێکیان بۆ بدۆزنەوە قسەکە لەسەر یەک شتە یعنی ئەم دوکانانە بێ حسابێکیان بۆ بکرێت ینی بۆی بێکار نەبن گەنجێ وڵاتن کاکە بێکار نابن ئەگەر جدی بین هەموو لایەنەکان بۆ کۆمپانیا بە تاق تەنها ناتوانێت دابینی هەموو شوێن و ناوشار و گواستنەوەی مریشکەکان بکە هاوشێوەی چەند قەسابی گۆشت فرۆشەیە خۆ کۆمپانیاشە سەربڕین خانەکە سەربڕین خانی ئاژەڵەکە کۆمپانیایە ئەیهێنێ ئەو ملزمە بەوەی ئەیهێنێ بۆ کوێ ئەیهێنێ بۆ گۆشت فرۆشەکان تۆ ئەگەر ئیلزامت کرد بۆ گۆشت فرۆشەکان بۆ ئەو شوێنانی کە مریشی هین بێ لە ئێران وایە زەمان چییە نای بۆ نمونە مارکێتەکان مارکێت لە هەموو گەڕەکێکایە بڵێ لە مارکێتەکان مریشکەکان دابنێن خۆیسە هەیە لە بەڵێ لە مارکێتی شەیە جا کاکە زۆر بابە دەچێتە ناو ئەم بابەتەوە ناو ئەم پرۆسەیەوە ئەم پرۆسە بێ ورتر بیری لێ بکرێتەوە بە سەرنجی زۆر لایەنی تری لێ وەربگیرێ جا تۆ ئەگەر نەدەوێت بابەتەکەیەوە تەندروستیە زانستیە گرنگە خەمەکەش خەمێکی دیکەش هەیە لە پەناوەیە هەزاران گەنج بێکار و کەسابەت نەبن کە
ئەرکێکی گەورەیان لە کۆڵی حکوومەت کردوێتەوە دوکانێکیان داناوە سەریان ناوە بە دوکانەکەیانەوە ئێمە پشگیریانەکەین بە هیچ شێوەیەک لەگەڵ لابردنیانی ئێمە پرۆسی ئێمە ئەوەیە کە هەر کەسێ ئەم بە بازارکردنە ئەکا سەبڕین خانەیە و زەمان بکرێن و مۆڵەتیان بدرێتێ ئەو دوکانانە خۆم دوکانانەی سەمریشک سەربڕن کامیان فەحسی و پشکنینی دەوریان هەیە کەس مۆڵەتیان ناداتێ هیچ مۆڵەتێکیان نییە فەقیرانە جاری وا هەیە کام چ جۆرە نەخۆشیەکی هەبێت کە خۆی خراپەیانی بەڕاستیەتە ئەو ئەشخەسانش کە لەوێن کارەکەن کەس هینێکیان هەڵ ناگرێ کەس بەرپرسیارەتێکی ئەمان هەڵ ناگرێ بەڵام ئەگەر تۆ کردت بە فەرمی و کردت بە شوێنی ئەوە بەرپرسیارەتەکەیشیان هەڵگری تۆ دەتوانانی وەختە خەڵک فرێشیەوێ زیاتر فرێشەکە ڕوو لەمانکە بەستووەکە ڕوو لە مارکێتەکەکە ینی بە هەموو چونکە ئیسە مارکێت بە هیچ فرێشی نییە مارکێت شتی بەستووی هەیە زیاتر لەوانە بەڵام ئەمان خەڵک بۆچی مریشک زیینوەگرە لەبەرەوە فرێشە تۆگەر بە سەر بڕی بە فرێشی هێنات بۆ ئەمە هەر هەمان دەورە بینە هیچ شوێنێکی تر نابێنێ منیش لەگەڵیانیم هەچەند ئێمە پێشنیاز نازانم تازەتر خەڵک ئەم پێشنیازەی کە بۆ جەنابەت باسەکەم ئەمە ڕێی ئێمەیە شەرنی ئەم ڕێی ئێمە قبول کرێ بەڵام ئەگەر بێ بەرنامەی ورترمان هەیە دەبێت مافی ئەمان پارێزراو بێت لە باتیەوە لەوێ سەر ببڕێ بە سەربڕایی بۆی بهێنرێ بێەوە ڕێگە بگیرێ بۆ شوێنی تر ببرێ بۆ ئەوەی بەڕاستی ئیشەکە ئیشی ئەمانە نرخەکە زیانەکە لەسەر وڵاتی وەکو دەزانین ێستا لە دوکانەکانە مریشکەکە لە بەرەوەی بۆ سەربڕینی 1500 لەسەر وەرەگرن لە بەرەوە زۆر گوێنایان بەوەی نرخەکە لە کیلویەکە 100 دینار خێرەکە 150 خێرەکە ئەوان کرێی سەربڕینەکەیان بۆ مێنێتەوە ئەو کاتە کە سەربڕین نەما لەلایەن خۆی هەموو شتێگەم بابەتانەیڵێ بابەتی وردەکاری بە بازارکردنن بەڕێی من یەکێک لە هەرە باشە بە بازارکردنەکان سەربڕین خانەیە بۆ تۆ لەگەڵ سەربڕین خانەیە کاتوانی کۆنتترۆلیکەی وە زیادبوونی نرخیش هەتا لای مریشک فرۆشەکانیش و لە سەبڕین خانەکەشە پەیوەندی بە ڕێژی بەرهەمێنانی تۆیە ئێمە ئەی بۆچی باسی ئەوە نەکەین بۆچی ئێستا خاوەن پرۆژە ئەگەر بیرت بێت لە مای پێش هاتە بۆ 1900 2000 مریشکێک کیلۆی بوو بەوەن ئەی تۆ بۆ حساب نەکەین چەنە زەرەریان کردووە بۆ نمونە ینی خۆمە سەرۆیەکی نیشتیمانیە ینی بەڕاستی ئاسایشی خۆراکی ئێمە ئەم پرۆژانن بۆ ئەگە سەربڕینخانە هەبێ لە مدەی قیاسی خۆی سەر دەبڕێ و خەزن دەکرێت زەرەر هەم ئەو زەرەر ناکە هەم ئێمەش مریشێکی تەندروستە خۆی و هەم ئەتوانی کۆنتترۆلی بازاری پێ بکەی ئەو بەرز و نزم و هینەی ئێستا کە هەیە جارێ هاوڵاتی زەرەرمەندە جارێ خاوەن پرۆژە زەرەرمەندە تو ئەدەتوانی ئەمە بازارکردنێکی جیهانیە ینی ئەمە شتێکی نوێ نییە لە لای ئێمە هەربێ ئەوەختە دەتوانی تۆ بەپێی تێچووی بەپێی تێچووە دانانی قازانجی لە سەبڕینخانە و ئەو پێداویست و تێچووی کە لە سەربڕینخانە تێی دەچێت تۆ دەتوانی نسبەی قازانجیش بۆ ئەو دیاری بکەیت چونکە لایانی پەیوەندی دارمانێت دەتوانی ئەوەش بکەیت و هاوسەنگیش بپارێزی کاک جەمال لەمە بۆ مریشەکەی مەسەلەن قەلێ قازێ شتێ سەرەبڕی ئەوە چی بکەیت ئەزانی چۆنە بەداخەوە بۆ دوکانەکە بۆ ئەوختە خۆ سەری قەلێکەوەی بۆ سەربڕین خانە زانی ئێمە زۆر شت هەیە کللتوری و عادەتی میلەتان خۆیانە ینی لە هەر لە دنیاشا ئێمە زۆر شوێن بەڕاستی ئەچێت ئێستا من بۆ نمونە کابرا مریشکێکی کوردی سەر بڕێیان دوانساری بڕێوەکو کللتوری خۆی دەیکا یان قازێک سەر بڕێوەکو کللتوری ئێمە باسی پرۆسەیەکەکەین پرۆسەیەکی حکومیە و حکومت بەرپرسە لە دروستکردن و مۆڵەت پێدانی ئەم پرۆژانەوە ئەو بەرپرسە لە بە بازارکردنیشی و ئەو بەرپرسە لە ئێمە بەرپرسین لە بابەتی تەندروستیەکەی وە بە سعرێکی باشش بگاتەوێ ئەمەمە باسی ئەم پرۆژانە دەکەین بەڵام بابەتێ هەنێ بابەتی کەلتوری هەیە کە بەڕاستی خۆ هەنێ شت هەیە نابێ هەموو جارێ دەستیشی بۆ ببەیکە لە ئاستێکی بچووکایە لە زۆر شوێنیش هەیە ئەگەر ببینی چەند قەلی تورکیە بینی بەبەستووی لە مارکێتەکانە خۆ قەلیش ڕێنمایی هەیە لە لای ئێمە ینی بەڕاستی قەلیش دەتوانرێت سەر ببڕێ قازش دەتوانێت سەر ببڕێ سەبڕینخانەوە بیشی خاتە بازارەوە هەم بە پرێ فرێشیش و هەم بەبەستوو ینی شتێکی ئەوتۆ هەر لە زۆر وڵات بینی بێت زۆرترین بەرهەمی قەل و قازیان هەیە هەمیشی لە ڕێگەی سەربڕینخانەوە مەبەستم ئەوە بوو ئەم قسەیە ئەو قسەی تۆ زۆر ڕاستە بۆ مریشەکەش هەر تەنها ئەو ڕەغبەیە ئێمەیە کە ئەمانەوێ بە زیینی خۆمان سەری ببڕین زۆر باشە کاک جەمال ینی دوا پرسیارم باسی لەوە کرد ئێوە ئەرەکتان
لایەنە زانستیەکەشێتی و چاودێریکردنی تەندروستیەکەشێتی ئەو مریشکانی لە بازاران مریشکی ساغ و سەلامەتن چۆن ڕێنمای وڵاتیانەکەی کە چ مریشکێک بخۆن کێشەکەی چەند بێ وەزنەکەی چەند بێ بڵێ خەڵکێمە حەزی لە خڕوخۆڵ و خەفانە پرسیارێکی جوانە مریشک من بە دڵنیایی ئەڵێم و 100% دەیڵێم لێرا شوێن نییە 100 هۆکاری زانستی و پێڵە مریشکی ناوخۆ مریشکێکی زۆر تەندروستە و بە شێوازێکی زۆر زانستی و جوانیش بەخێو دەکرێت بە هەموو کەم و کوڕیوە کە هەم وەکو مؤسساتی حکوومەت هەمانە و هەم وەکو خاوەن پرۆژەش هەیە مریشکێکی تەندروستە لە ڕووی زانستیەوە عادەتەن لە دنیاشە ئەگە سێرت کردبێ ڕۆستاندارەکەی دائیمەن ئەو مریشکانە ئەخورێکە کێشیان بچووکە 2 کیلۆ تا 2 کیلۆ نیو هەتا بڕیاری وەزارەتی کشت و کاڵیشمان هەیە لە ساڵی 2007 هەمانە لە 2015 هەمانە لە 2019 هەمانەکە تەوسی ئەوە دەکرێت کە مریشک بم قەبارەیە بخۆ بۆچی ئەم مریشکە لە ڕووی بەهای خۆراکی و بەهایەکی خۆراکی بەرزی هەیە هەموو حامزە ئەمینی و ئەساسیانی کە تایەتی کە تۆ پێویستە بۆت و کەمترین ئەو مریشکە لەو تەمەنە بچووکەشە کەمترین عیلاج و کەمترین ڕێژەی دەرمانیشی تایە کۆ دەبێتەوە چکە نەشاتێکی هەیە و لە ڕووی ئالیکیشەوە بۆ خاوەن پرۆژەش قازانجە کە کەمترین ئالی کە خوات و زووتر ئەیخاتە بازارەوە بەڵام خواستەکەی ئێمە وەکو پێشووتر وسمان بەداخەوە خواستی شاری ئێمە حەزمان لە مریشک بە زیندوی کە ئێمەمانەوێ بەڕاستی حەل ببێ و حەزیشمان لە مریشک بە گەورەیە هەموو هینە زانستیەکان خۆ ناڵێ گەورە تەندروست نییە و خراپە و ژەهرە نا دەڵێ باشترین مریشکی تەندروست ئەوەیە کە تۆ مریشکێک بخۆی لەو کێشی بچووکا بێ ئەگەر بتەوێت سوودێن چکە بۆ نسبەی پرۆتین تایە زۆر چکە ئێمە گۆشت بۆ پرۆتینە خۆی و نسبەی ئەلیاف و ڤایبەرەکان تایە کەمترە بەڵام کە گەورەوە چەوریشی تایە کەمترە بەڵام کە گەورە بوو عکسەکەی وەرەگری ئەلیاف زۆرە چەوری زۆرە ئەم بابەت کۆمەڵی بابەتی تریشە زۆر باشە کاک جەمال سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانە پێی وایەوەی پرۆژەکە ئەگەر توێ بواری جێبەجێکردنەوە ڕەچاوی دوکانی مریشک فرۆشەکانیش بکرێت سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سپاس بۆ جەنابی ئێمەش هەر هەمان ئامانجمان هەیە کە هیچ کەس زەرەر نەکە ئەمەزانین ڕێژەیەکی زۆری خەڵک بەم کارەوە خەریکە دەست خۆش بێ بە خێراتی سەرچاو خۆشەویستان بە یارمەتیاو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەین و کاتێک خۆش خواتان لەگەڵ